لەگەڵمانە وریانیۆترین زانیاریەکان لە پارێزگای هەڵەبجە لەسەر بەردەوامی خۆپیشاندانەکان چییە؟ بەڵێ سارا خۆپیشاندانەکانی هەڵەبجە چەندین هەزار خوێندکاری تەخەروجمان هەیە کە لە ماڵەوە دانیشتون و لەسەر شەقامەکان کارکردن فەرمووەرە بەدەم هاوشێوەی بەشێکی زۆر لە قوتابخانەکان ڕوونەدەڕی هۆڵەکانی خوێندنیان کردەوە مامۆستایان نەچوونەتە هۆڵەکانی خوێندن ئەوەی کە تاکو ئێستا ئێمە گەڕابین بەسەر قوتابخانەکاندا هیچ قوتابخانەیەک لە سنووری پارێزگای هەڵەبجە دەوامی فەرمی تێدا ناکرێت و لەوەڵەکەدا ئاماژەتان پێکرد بەشێک لە خوێندکاران و بەشێک لە مامۆستایان و بەڕێوەبەری قوتابخانەکان چوو بوونەوە قوتابخانەکان بەڵام دەوامی فەرمی تێدا نەکراوە سەرجەمی خوێندکارەکان ناردەوە بۆ ماڵەوە هەندێک لە بەڕێوەبەری قوتابخانەکانیش باز لەوە دەکەن کە سبەینێ دەست دەکەن بە دەوامکردن و داوای لە مامۆستایان کردووە کە بچنەوە هۆڵەکانی خوێندن و بەڕێوەبەرێتی پەروەردەی هەڵەبجەی لە مامۆستایان کردووە بچێنەوە هۆڵەکانی خوێندن و ڕۆژ سەرۆکاتی زانکۆی هەڵەبجە کۆبوونەوەی ئەنجومی زانکۆی هەیە ڕۆژە کۆبوونەوەی ئەنجومی زانکۆ لە زانکۆی هەڵەبجە گرێ دەدرێت بۆ ئەوەی داوا لە مامۆستایان و خوێندکاران کە بچنەوە هۆڵەکانی خوێندن و درێژە بە خوێندن بدەن ئەگەر دەرفەت دەبێت بچینە لای هەندێک لە بەشداربووانی خۆپیشاندانەکەەوە وێنەگرەکەشم هەندێک لە دیوانی خۆپیشاندانەکە بۆ بینەران بگوازێتەوە بەڕێستان وەکوچی بەشداریتان لە خۆپیشاندانەکان کردووە پێیانتان چی؟ من ئەمڕۆ خوێندکارێک لێرە بەشدارم لەم خۆپیشاندانە لەبەر ئەوەی بەشدار بووم لێرە بۆ ئەوەی پژیری خۆم بۆ مامۆستایانە دەربڕم لەبەرەوەی ئەوان داوای مەرخی خۆیانەکەن داوای حەقی خۆیانەکەن ئەوان موچیان وەرنەگرتووە پژگیرێکی تاوی ئەوان. سپاس بۆ بەڕێستان پێیانتان چی وەکوچی بەشداریتان کردووە تاکو کەی بەردەوامە بوو لە ئێستادا مامۆستایان موچەیەکیان وەرگرتووە بۆچی ناچنەوە هۆڵەکانی؟ وەڵای ئێمە سەرەتا وەکو مامۆستایەکی ئەم شارە وەکو هاوڵاتیە وەکو خەمخۆرێکی ئەم میلەتە هەرچەندە سەرۆکان گوێ ناگرن بۆ مامۆستا 18 ڕۆژە مامۆستا لەبەرە هەتاوەیە 18 ڕۆژە مامۆستا مناڵەکانی پەروەردە ناکا لە خوێندنگاکانە نەوەیەکی دوا ڕۆژ پەکەخە بەڵام زۆر بێمنەتن لەو خەڵکە ئێمە هاتوین تاوەکو هەڵەکانی ئەم حکومەتە ڕاست بکەینەوە ئێمە هاتوین تاوەکو بڵێن مامۆستا پێی نییە بچێت لە مارکێتەکانە لە لای باوکی تەلەبە قەرز بێنێ لە ڕووی نایە مامۆستا بڕۆ ئەو ئیشە بکات ئێماڵێن بندیوار ناخۆین بە هیچ شێوەیە مەعاشی حەڵاڵە خۆین بۆیە هاتوین هەتا دوا دڵۆپی خوێنیشمان لێرە ئەبی با بمان کوژن هیچیان لە بەعس کەمتر نییە. سپاس بۆ بەڕێزت ئەگەر دەرفەت هەبێت بچینە لای هەندێک لە فەرمانبەران جگە لە مامۆستایان بەڕێزت وەکو فەرمانبەرێکی دیوانی پارێزگای هەڵەبجە بۆچی بەشداریت لەم خۆپیشاندانەدا کردووە لە ئێستادا لە دیوانی پارێزگای هەڵەبجە دەوامی فەرمی ناکرێت؟ سپاسدانەکەم بەڵێ ئێمە وەکو فەرمانبەرانی پارێزگای هەڵەبجە دەنگی خۆمان چووەتە پاڵ تەواوی فەرمانبەران و مامۆستایانی پارێزگای ئاشتی دیارە ئێمەش وەکو هەموو فەرمانبەران و مامۆستایان بێموچە بوونەوە نزیکی 4 مانگە تا ئێستا موچە وەرنەگیراوە جا لە موچە ئێمە تەنها داواکاریمان موچە نییە داواکاری لە سیستەمی حکومڕانی وڵاتی چاکسازی بکرێت چونکە ئەگەر بێت و موچەش ڕێک بکرێتەوە سیستەم بەو شێوەیە بێت جارێک کە تووشی هەمان قەیرانە بینەوە. سپاس بۆ بەڕێزت لەگەڵ ئەوەشدا لێرە ڕۆژانە داناوە هەر کەسێک بێتاری خۆی دەدا لەگەڵ ئەوەشدا خەرانی خۆپیشاندانەکە باز لەوە دەکەن ڕۆژانە دوای خۆپیشاندانەکان کۆبوونەوەی خۆیان دەکەن بۆ بەردەوامی بە خۆپیشاندانەکان بدەن یاخود کۆتایی بە خۆپیشاندانەکان بێن ئەم ڕۆژان لێرەوە بڕیار لەسەرەوە درێکا بەردەوامی بە خۆپیشاندانەکە بدەن یاخود بەڵێ وریا تۆ لەگەڵ